سڵاو بەڕێزانە بکاتتان باش بەرنامە ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. گرفت و کێشەکانی بەشەخۆراکی هاوڵاتیان لە ئاماوی ڕابردوودا و بە ئێستاشەوە میشە بابەتێکی گەرمی نێوان وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم و هەروە حکوومەتی عێراق بوار چەندە ئێستا بە ئینسافەوە بەراورد بە ڕابردوو جۆرێک لە هەم کواڵێتی مادەخۆراکیان و هەم زوودا بەشکردنی هەندێک لەم مادەخۆراکیانە بەراورد بە ڕابردوو جیاوازەیەکی زیاتری هەیە. ئەو مادە خۆراکانەی کە ئێستا دابش دەکرێت لە چەند مادە پێک هاتووە، ئایا هیچ بەرنامە و پلانێکی بۆ زیادکردنی بەشە خۆراکی مانگانە و ئەوەی کە لە ڕووی کواڵێتیەوە هەمیشە ینی قسەیەکە بۆ بۆی کە هەندێک لەم مادە خۆراکیانە نەگونجاوە نەشیاوە بۆ بەکارهێنان بەتایبەتی زۆرتر باسی ئارد دەکرا. ئایا ئەم ئاردە بەراورد بە ڕابردوو و کواڵێتەکەی بەس کراوەتەوە یاخود بۆ داهاتوو هیچ گۆڕانکاریکی تێدا دەکرێت؟ حتمما لەگەڵ بەرداوامبوونی ئەم بەشە خۆراکە بۆ ئەم ساڵکە پێم وابێ بەپێی ئەوەی کە لە حکوومەتی عێراقی بڕیایی لەسەر دراوە و تاکو و کۆتایی ساڵ بەردەوام دەبێت و ئایا گۆڕینی بەشە خۆراکی مانگانە بۆ پارە کە لە ماوەی ڕابردوو جۆرێک لە دەنگۆی دروست کرد بوو، ئایا وەکو خۆی دەمێنێتەوە یاخود نەخێ لە بەرامبەر ئەمەدا دەکرێت بە پارە؟ ئەمە بووە بە فکرە و پرۆژە یاخود هەر تەنها دەنگۆیە و ئەگەری جێبەجێکردنی تا ڕادەیەکی زۆر دوورە؟ هەمومانە دەکەماتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک شەوکەت محەممەد بەڕێوەبەری کۆمپانیای خۆراکی سنەمانی وەردەگرم. کاک شەوکەت سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەت. سەرەتا لەو پرسیارە و دەست پێ دەکەم، ئێستا بابەتی گەرم لە چەند ڕۆژی ڕابردوو وەکو بینیمان کە وەزیری بازرگانی لەسەر دەنگۆی بوونی خۆراکی زیاتر لە کۆمپانیای خۆراکی سلێمانی هاتە ئێرە و لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕوونکردنەوەیدا و دواتر بڕایدا کە لیژنەیەک بۆم بابەتە پێک بێنێ. وردەکاری ئەم بابەتە چییە؟ بۆچی ئەمە دروست بوو؟ ینی دەم نەڕێتەوە. سپاس بۆم فرسەتە. حەز دەکەم جەنابتان ئاگادار بن مەسەل بەشە خۆراکی هاوڵاتیان کە ئەمە حسێکی مقڕلان وەزارەتی بازرگانی عێراقەوە بۆمان دێت. ئێمەش فەرعێکی فەرعەکانی عێراق بە هەماشەوە لەو فەرعانێکی خۆمان ئەم حسە خۆراکانی کە ومانێت ئێمە لە وەزارەتی بازرگانی عێراقەوە لە چەند مادەیەک پێکات و مادانێک کە هەموو لەم ساڵی 2020 تەنها 6 مادە بووە کە هیچ بریتە لەو مادانێک کە دابەشەکەن شەکرە زەیتە برنجە فاسۆلیا لەتکردنەوە کە دۆشە ئەمانی ئەم 6 مادانە. ئەم 6 مادانە کە بەڕاستیەکە مژوک وەزارەتەکانی بازرگانی عێراق فەرعەکانی عێراق بۆمان دێت و پاشەوەی کەوەرێک لە کوکارن و پاش پشکنین و تەرتیباتی کۆمەڵە ڕێکاری یاسایی بەڕێکاری خۆمان دابش کرد بەسەر بریکارەکانە. ئەوەی کە جەنابی وەزیری بازرگانی کە جەناب پرسیار لەمە کە بەچاتەوەی تەبعاً پێشەوە نوێنەری وەزارەتی بازرگانی عێراق سدی ابتهالی پێداڵن کە ئەوە نوێنەری وەزیری بازرگانیەوە لەگەڵ دکتۆر مستەنا ئەندامی ئەنجومەن کە بە یاوەری هاتوو بۆ وەفدەکە بەسەردانی ئەوەی بەسەلەم بۆ خۆی لە ڕاستیا بۆ نەهاتبوون کە زەجەی عەلامی رەسەمی بۆ هاتوون کە کێشە و گرفتەکانی بەشە خۆراکی هاوڵاتیان لە سنووری پارێزەکانی هەرێمی کوردستانە چییە بە هەممان ینی تا خۆزانی هەڵبژە تا سمعتەرەف نیە بەزە پارێزگای هەولێرەوە و سلێمانی ئەم سێ پارێزگای ئێمە چەند جارێ خۆمان لە ڕێگەی خۆمانەوە لە وەزارەتی خۆمانە ئەم ئەستەنگەمان گاتەوە جەنابی وەزیر و مدیر عام بەڕێوەبەری گشتی خۆمان و ئەستەنگمانی کۆمەڵشتمانی مەسەل لەوانە نەبوونی فەرمانبەر و کۆمەڵی کێشە ئیداری و نەبوونی پارە و دەست ئەوانە و هەنی بەڕاستیەمانی کێشن لەبەردەست ئێمە کە ناتوانانی خۆراک مەسەلەن بتوانین 100% دابشکەن بەڵام لەگەڵەوەشا دەرێغیمان نەکرێت توانیمان خۆڕێ ئەم بەحساب ئەم وەفدە بۆ هاتووە کە بێت چارەسەری کێشەکانی لەکات حەلمە بۆ دەزێت بەڵام بەداخە خۆزگای بۆ باتان دەستخۆشی باتان بۆ حەل باتان بەڵام هاتن بۆ مزایدێکی سیاسی هاتون بۆ کۆمەڵێک بۆ چوونی خوان کە ڕەدی کە لەلا چووکە پێشێک کە دەست بە کۆبنەکەم لە ئەنجومەنی پارێزگای کە دانیشتم لەگەڵ وەفدەکە پرسیارێک تاچوت من گلیم لە وەزارەتی بازرگانی عێراق نییە چکە وەزارەتی بازرگانی حەسەن نافۆتین حەسەن نێرێ بەڵام کاتەکەی و مەسەلەن لە هاتنەکەی تۆزێم گلەیمانەیە بۆ نمونە بەشە خۆراکە بەسەر بۆ نمونە عێراق ئەعلانەکە لە 2 حسەیمانی ڕەمەزان ئەوەی خۆی تاواکە خەڵکی لای مەژوازانە مفرۆشتووە باشە بکەچی بۆ منی نانێرێ کە بەڵام کە حسەکەی خۆی تاوا کرد ڕاستە خۆم باشە ئەچی هەموو کۆکاتم منێرێ لە ماوەی هەفتەیەکە 2 ڕۆژە 200 سیارە 300 سیارەکەات بە مەخزنەکانی ئێمە کە بەڕاستی ئێمە ناڕەحەتە بین قورسێ بەسەرمانەوە ناتوانین داگیرین مەسەلەن فریان ناکەین تەخیرە بێ بەڵام لەگەڵەوە شامان نەمانەوە تەخیر بێ ڕۆژانەی خۆمان بەو نەبوونی دارایی پارۆکەم کورتیەوە توانیمان ڕۆژانە ئەو برەخۆراکێتە مەخزنەکان دابەشی بکەین و بیدەنگی دەستی هاوڵاتیان ئەوەی کە ڕوویدا بەڕاستەکەی دوور بوو لە ویژدانی ئینسانی چکە حەزمە کرد بە ویژدانی ئینسانی چکە بەڕاستەکەی یەکێ لەو ئینانەی کە ڕخنەی لێمە دەگەڵێت 2000 تەن خۆراک لە ناو گەجێنەکانی خۆراکە 2000 تەن بە ئێمە هیچ نییە کاکە چکە ئێمە بڕی 15-16 تەن یەکمان حەسەمانە ئەم 15 تەنە بەلادین کەمەوە ئێمە ڕۆژانە مەخزن و کانیا وایە ئیدخال لەکرێ هەیەت هێ ئەڕەشە دەرە لەبەرەوە ناکرێ مەخزن چۆڵ بێت
باشە کاک شەوکەت بۆ نمونە گلەیەکە لەوە بوو کە پرۆسی دابشکردنی ئەم ماوەدە خۆراکیانە لەم سنوورە لاوە چۆنەڵێ هێواشترە بەراورد بە پارێزگا و ئیدارەکانی دیکەیە خۆت گلەیەکە بە دیاریکەوی لە چیوە هات یعنی خۆی بەڕاستی ئێمە گلەیمان نەبوو بەڵام گلەی خۆیان ئیداریمان نەبوو لە ئیداری خۆیان مەسەر بۆ نمونە ئیدارێکی خۆیان داهاتمان نییە پارمان نییە بۆ فەرمانبەرەکان شپێکن ناتوانین تۆ مەسەل ساعتی زافی نیسای وەریشکە ناتوانین مەسەل هەموو فەرمانبەرێ لە عێراق ملیۆنێک و 200 زاوەرگی کە وسەر تۆزیەکە بەڵام ئێمە دینارێکمان نییە اینجا لەگەڵەوەشە کە حەد نەیشۆستین بۆشەوە حکومەتی نادە شەکەی خۆمانمان جێبێت بەڵام لەگەڵەوە کە پێمەتی جاری وایە بە سەفقاتی نێری بۆ نمونە کە شەکەی خۆی تاوا بوو 100 دۆری بەخاتە بەرمەزە ئێم 100 دۆری تاوەریەکی تا ئیدخالێکی تا ئەڕوات ئەمە کاریگەری هەبووە کاریگەری چکە لە کاتی خۆی بەدەستی بنگا بڕاستەکەی بۆ نمونە ئیسا ڕۆژانە 30 دۆری بکێشەمانێ ئیدخالەکەی 30 ژارەکەی بەڵام خۆتی ئێمە توانای ئێمە بەڕاستی نەک ئێمە هەموو عێراق سەتاسەری حەد فەرعێک ناتوانین لە هەزار تەن زیاتر داگە هەزار تەن زیاتر باکە شکۆیتە کرێکا خۆتی نابێت. باشە بۆ نمونە گلەی ئەوەندان پەرلەمانی کە سەردانی ئەوەی کردووە ئەو لیژنەی کە لەگەڵ خۆی هێنابی ئەنی بە دیاریکەوی ئەو ئێمە هاتین بەس بنەوە پێوتم ئێمە ملاحەزەمانەیە گلەیمان نییە ملاحەزەمانەیە سەدی ابتیهال ملاحەزەمانەیە ئەم خۆراکانە لە کاتی خۆیان ناگاتە دەستی من بۆ نمونە لە کاتی وەزارەتی عێراق کە لە حسەیمانی ڕەمەزان تۆ نیسکە دابش کردووە من ڕۆژ جەژن نیسکم بۆ تو کاک عادەتم پرسیام لەکە توتم ئەمە چ قانونێکە تۆ جەناب ئیعلان کرد دەڵێ نیسک بۆ مانگی ڕەمەزان بەڵام نیسک من ڕۆژی ڕۆژێژمە بناتوە تام کردووە یعنی جەژ تاوە بۆ نیسک بۆ مناتوە گلەیەکمان لێ بەش لە کاتی پێش ڕەمەزان منابات تازێمە ئەو خۆتە مەسە بۆ سلێمانی دەستارێنێ دەکەم بۆ بنێرە ڕۆژانە 5 دەم بۆ بنێرە بۆ ئێوە لەگەڵ حکومەتی عێراق ئەم تەنسیقە ناکەن یعنی کردومانە بەڵام ئەوانە ئەم بڕە لە دابشکردنی خۆراک ڕێ بکەنەوە بەڕاستی ئەوان اینجا گرێتشمانەیە تۆ ئەم خۆراکانە بۆ دێت من بۆ من ئەمڕۆ چوالوەری بانی پێ دوێری مەسەلە بایعەکەش تووڕێ لێمان هەوڵاتەکەش تووڕەمان تۆ هەر ڕۆژی بێش دەخیتە بازاڕۆ بەڵام ئەگە بێت بتوانانی هەمووی کۆکەتە لە مەغزانەکە داینێ بە یەک جا بخیتە بازاڕ خەڵک یەک جاچی وەرەگەی یەک جا چ بڵێ بایعەکە دوێنە لەبەرەوە ناتوانین داین ئەوە تایمە دامانە ناوەڵێ وڵات تۆزەی ناکە ئەی خۆر بەسەرەوە داینین يعني كشغال يعملوا أجيل ما خاطر لبين الله لبين دو بداشين هو يعني براسي رزم بكاك مثلا هي أبواب من الحزيق كذا دوشتي زور بيشاني بين الله راس تأخذ هذا الشيء كذا يبغى الله لك وش بعض فلا دو هزاتن هيج دي بيما أو رجيك هاته ولا من سياسة دوش معنا بوك رصيدامه كتازم ما يعني حبتي في جودة بي ألم كاك دكتور مثلا والله أمر رصيدة للسيماناتو يعني حرمته بالجناب دي أو إشي ونبرات في سلامك إشي وقتك بس يعني الله سي للسي حزيران يعني سعودي روش جشن صدوا هشتا بيساري بمن نردو أما إدخالك أنا بس أو حرمة وفدكات وكذا شيء والله من بارب من ياتو دروكي يلا باب الكمبيوتر خو مني وإدخالك لي إنجا أما دانا بدانش شوني خوي مثلا بقولون أبي إدخال الكمبيوتر كده عشان صلي باركني بوكر إنجا حساباتي فرشني بوكر دو إدخالك إنجا وينيك لو نسخة بأهل الرجل شو تبغى ونتمنى جيران تنداجيرا يعني أما بتشوش درو لبر أبو جيل ما خذ أجداني والله ما كان وقناعة بيكر بو أوان يأخذ دخلتي وصاو جوال لنا كتيم بحشة وفرس يعني زول إهتمام من تقدر لما ورقم داود السلام استدبتها للروجي عرفوه كسي شوار أما تاريخ كمبيوتر سي شوار روجي بيج عرفه بو يما سي يك دامان كدو لازم دوي مان جرجن بو دو شمس تشوا دامان كدو لحوتي معها صدوا هشتا بين سر بمناتو الله اشتوانيه نابي دير كاكوتا يتمش ورقم الله داخل نجي جامت يعني كتب من دولة دروز يعني بهم كيلو عيب بهم دولة دروز وزارة بازرگانی حكومة يرم كمعلية بمبابتا لسلام بابت الرأي شوانا ديويد والله الرأي وقوي وزي كم لكون غير روشنامة نوسيكا بينم باسي ودكا كليجنيك بيك دهنن بو أم بابتا ليجناك بيك درا مرخم دام كروتم بكا كمان أقل ليجنيك بيك نه لسه أم بابتا براسكي بو يوم جوانية هبتي مشكاوة بليجنيك بيك بين راسكا ما شايخ بين أقل أمان الراسكاني أوان براس زانين أو كشمان أقل من براس زان باب زانين لبرو باخل بزاني من خراق وسنين خراق يجي يلين لمغزمان بيته ولا قالوا شابه في أو إمكانتك من نمان يلا رجان إيه سوى تاسلك يعني هربو استفزاز يما بارتان بيه روجي بسودوي بام روجي دوشما تايس الصوت شلو بين جوري بيناردي أخبار الصوت شلو بين جوري تسل بتشاف الرجاء أي بولا بيناردي بس كاكشوك يعني بقول للركالي إداري ونات وأنا لقال حكومتي عراقي بتابتي خدي وزيري بازرگاني أم برابر لدا بشكني خوراك ريك كانوا يعني بروسيس وندا قرصة زين شلون أول عقد مقاولات بس الأرض شوار زاتن برنج بين زاتن شل زاتن خوراك شل زاتن شكل توزيع كان بس العراق قسم تسويقية مثلا الاستماعي لو شل زات دو زاتن برنج بركي بارك اللي قال خاربي بوبني بنير تنها برنج كمان لكاتي خويا بي بارا برنج خيانتي ثاني برنج كرجعني أم بروسيس دا بشكلنا لنا وراستو خواري عراقي شروايا ليه زقتك زوري على السنة وكو إيراني راسنا كان حاسك هم جروب مدرا معناه لقال شو تبع دانشن الله أبرو ناس هرش ونجف ونشوف بصرة ونشوف ديوانية يعني الروجان بلام لبرشي أو يكم وكو بيمتي $1,200,000 مكافأة أي دبهم كاك موظف شو دارت $1,200,000 من شو دانش
يعني مليون 200 من بقى اللي سوتش مخزنك داش فتاب إني وشو نعرم مخزنش نعرته بلام كابراك حكي إمكانتك إنه أو شناك على بروا فرقية ما لقى علاقة روي كاتك هيك كنية وشكل خوشبختان سمعني أساك الريزي فيشن ولا قال علاقين أزام ناقد دوسة بري ما فرق ما بي همش ياتو ما كان ما ينشر وأزام بكامل خليك بيش قالت كنوكو دوشام ياتو ما ينشو حساسية ما ينبنج زيتو شكل ما باتو وكو عراق إصابة سيو دكريك كان بشيكي ديكي مادي خوراكي بو بش خوراكي مانغاني هولاتيان زيادة دكري بدأ باسي چوار باش دكريت چین ئەو بەشانە ئەوەی کە باسەکەی بەڕاستی وەکو شتێک بۆمان ناردۆ وەکو تعلیمانە وەکو ڕێنماینا وەکو مەسەلە پرسێک ئەڵێ ئەم مادانە خۆراکیانە چۆن نەگەزیاتکەی متان پێمە باش یەکێ لەوانە مەسەر شیری مناڵە شیری گەورەیە بۆ بەشەر اینجا بێزگە لەوانەوە زانم حەمسی تایە و کۆمەڵە مادەی کە 5-6 مادەیە هەن مادەکان هەموو ژیانی ڕۆژانەی خەڵکە زۆر شتێکی باشە لەگەڵ ئاردێکی توجاری بە حساب ئەڵێن بفرۆشێ يعني ئەگەرمانە بێشتێکی باشە ئەو شیری منداڵک ئێستا بۆ نمونە هەر منداڵک بەپێ ئەو لێژنە پزیشکەی کە بۆنە دکتۆرێکدا ئێستا بۆ نمونە یعنی متەنەوع شیرەکان یاخود یەک جۆرە واللهی حیج نازانین لەمە چونکە هیچ ڕێماندا ئەڵێ پێتان باشە وڵی پێمە باشە شتێک بنێری پێمان باشە بەشە خۆراکی بەس بەپێ ئەوەی وەزارەتی بازرگانی عێراق ئێستاکە خۆشبەختانە لە ئەنجومەنی نوێنەران بڕی پارێکی زۆر تەرخانکراندانە چکە خۆ دەزانی خۆی هەموو کێشەکان لەوە سەڵدا هاتنی شەڕی ئۆکرانیا بەڕاستەکەی ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا بۆ دەهۆی ئەوەی کەسەی بەرزبوونەوەی نرخی خۆراک هەتاکوی ئێستا کە حکوومەتی عێراقیەمە ئینجا وشکە ساڵی لای خۆیان بەتایبەت ئێستا عێراق تاکو ئەمڕۆ تاکو دوێنێ معلوماتی دوێنێ ملیۆن 200 گەرمی وەرگرتووە سەتاسەری عێراق تەپار ئەم کاتانە 4 ملیۆن گەرمەرگیراوە لە عێراق ئێستا ملیۆن 200 اینجا کوردستانی خۆمان یعنی حتا تمحێکیاندا بە هاوڵات تمحێکیاندا بە بەلاشدارەکانمان بۆ ئەوی گەرمەکە تەسلیم بکەن دەرەجە نەماوە ئەمە یعنی دەتەوێت بڵێ ئەمە کاریگەری ئەو شەڕەیە دەبێت لەسەر بەشەڕێکی وڵاتیان بەڵە کاریگەری هەموو بابێکی جیاوازترێک ئەزانی چۆنە کاک ئەرسەلان خۆی ئەم شەڕی ئۆکرانیا بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی خۆراک لە هەموو عالەمە حتمەن لەبەر ئەوەی وەزارەتی بازرگانی عێراق هەوڵێکی زۆر جددیە کە بۆی خۆراک بەرزبێتەوە لە عێراق کوردستانە يعني براسي باريس زين بترخان كذا وما ذا كان جديد ناشر أمس زور باشن تأكو يساك يعني والسحسب بشكله وبحث شوارع الرا شتيكي زور باش يعني أجر أو خلاكنا بايبارتان بيسب بازار لتريك بدهزة دزنيك يعني أجر دنياي ببهولاتيان بكو أقديك لحكومتي عراقي أو كمعلومات هنا صاري صارتياتي برسم يعني ما غنتياتي كيش يعني بوشون ما هش حسيتان وحسدا بشكلية هالكوي هش نحسي ذات النية شوف فلان هاكي شوف في رجال حسدا بس والله أول برسيارة كافشة قد قلنا صالاني رابريتشن حسيكي أولاتيان فوتا وباسي ودك راك قربو دكرينوا أم صالج بامان الشوي صالان دي كهم بامان دردر يعني أو والله استايسه باشو بالله وتايسه باشو صالان شو تايسه جناب دغازاري اما لما طبعا وزاره البازرگانی العراق لدواي ماني دو دستكر با خوراگنان ماني هیچتان ابو شو تابر لك عند انجمن وزيران كوبنوكرا لما ام جوازي قربو كريتوا نازم بقربو كرداش تفراد ما جبجك صالان رابلي نكراوتوا ناهيج نكراوتوا بلا ماكو خوراك تا اساك وكو بشكاني خوراك وكو خوراك هاتين بو امصال براسي شي زور باش بس كاب شغل بور منخ حقي حكومتي عراق ولا انا بين داركاني هريمه داوي او قربو كان چونك او شي كبور من او بش خوراكي كديبو اما لبرامبر ولا باري هريم دبرليت يعني جارنا لصاحبك بس قول لصاحبك انا ولا لصاحب دوري اي ساده شي برن اسيت قر ما بهله نشبه شروي باشا هي مسورج بس يمانك اللي غلطت جنابي سديبتال يملو باش بوشي محرمين بوشي كما سياسات يلي مع داقليم بوشي لو فرم من دوسا كبا من نانري خو باري خو معنا كشيتي خو ثاني جاله برو ان شاء الله اميد كان باش خوراك بفي لدوانا كان جناب وزير بازرگانی عراق بري ترخان ب 5 مليار امثال خوراكي باشيت وقراين نابي ان شاء الله وهمش كان زوره بالبازار جور كواليتي برهمكان برابرتي جوازيكي شوف يعني بردوام هاولاتي لراغاندن لبرامبر برساني حكومي وتابتي اوانيكا پەیوەنددارم بە بەشە خۆراکی وڵاتیان باسیەوە دەکرا کە هەندێک لە موادە خۆراکیەکان گونجاوین بە خواردن و بە تایبەتی کواڵیتی ئارد هەمیشە گرفتێکی سەرەکی بووە بەراورد بە ڕابردووی جیاوازێکیەکە بەنسبە بە شەخۆرەکانی ئەوەی کە پەیوەندی بەمنێ ئەو شەش مادەی بێزگەشت ئاتخۆزانانی بەڕێبەتی دروستی دانیوەڵەیە هیچ پەیوەندێکی بێمەوە نییە بەڵام ئەو شەش مادەکەمانە بۆ نمونە ئێستا 4 ئینماباتە دۆشای تەماتە کە پێڵێن ئاڵتوستامان بواتەوە بیلباکمان بواتەوە نازام زێڕمان بواتەوە لەبەرە ئەو شتانەی کە لە بازاڕایە زۆر لەوانە چاکتر باشترە بۆ فحسەکانشی بەڕاستی لە حکومەتی عراقی سێ جار فحسەکردی فحسێک لە بەندەر فحسێک لە
وەزارەتی بازرگانی عێراق پێڵێن کوالیتی کۆنتترۆلێکی زۆر باشیانێ و ئێمەش ئیجبار کراین بەڕاستێکی جاران باز حاڵ نەمانێک ئیجبار کران کە ئێمەش دەستێمانی بین نمونی وەرگی بینێن بفاس وی تەکی دەکەنە بۆ خۆمان پشینێ دەکرێت لێرە بەڵ قوربان ئێستاکێتە لەو بەڕاستی برارماندا هیچ موادێک لێرە بفحسنێنی بۆی تەکی دوێنە با دەکەن خۆمان ئێمەش ڕۆژی سێشەمە کتابم کردو بۆ مادانیکەمان لە مەغزەنا لە بەشی پشکنی نوێنەریان بێخوان نەمازی جۆرگین بێوچکە من ناتوانین بکەن ئەوەی خوان بێن لەبەرەوە برنجەکەش ئەو خەڵک لێ کەسە برنجێکی زۆر باشە تایلەندیە جۆرێکی زۆر باشە ئەوەی کە لە بازاخە پێڵە سامانە برنجی باوەڕ بە جۆرێکە لە باشترین جۆری برنجیست اینجا بڕەکەشی زۆرە 6500 تۆخێتە بازارە و هاوڵاتی 3 کیلۆ لە قڵازی هەتاگەتە خانەخین بەڕاستی مکلفێکی زۆرە ئەوە کێشەکەی سنوورێ لە ڕابردوودا هەبووە هیچ موادێکی خۆراکی بەهۆی نەگونجاوی خراپی کواڵەتی بەرامەکە ڕەتکرابێتەوە جارە حەق لێ برنجەکەی جۆرەکەی باش نییە جاران بەڵام بەنسبەت دێمە هەموو کاتێک نەک لەم کەناڵ جەنابتان لە هەموو کەناڵەکانەوە ئاگادای خەڵکین یەک دانە خراپی تا و تۆزەی نەکەن چکە بە قشتی خراپ خەڵ نادەین بابێتەوە خۆمان ئەی گۆڕنەوەشتی باش دێنین خراپ ئەوەیە کە خراپی مەسەب کە ڕووی تیابێشی تیابێ ئامادەی پیسی تیابێ بێزەبەت دوا پرسیارەکەوەکم کاکشەوە خراپ ئەوەیە کە بۆ نمونە ماوەی بەسەرچوونەکەی ینی بەسەر چوو بێت یاخود ئەوەیە کە بۆ خواردنی عنی گونجاو لەبێت ینی بەکەڵکی لێنان نێت کامیانە بەنسبەت موادی خراپ ینی با بزانین بەسەرچوون لای منشکە ئەو مادەی کە بین مای 2 ساڵ لەسەرەوە لا ئێمە بە هیچ شێوە لە مەغزەنا لە 3 مانگ تێپەڕ ناکات پاش ئێستا یەکێ لەو ڕۆژێکە و گرسانەمانە بوو لە کاک دەرمەسەنا تاریخی ئینتاجەکەی 3 مانگ ئەمجا ینی لێکی سێ دەرچووە هەر ڕۆژەکە مندام گرتووە ئەی وڵات نابێ ئەم مادە 6 مانگ لە مەغزەنا با بە 6 مانگ نییە تاریخی ئینتاجەکەی سێم خۆیەکی سێ دەرچووە بۆ نمونەوە يعني مثل ما قدرت شو تاريخ إنتاجك يعني أجل سماج المخزن هيك تيم بيما بنسديه سماج شيء طبعا هيج ما دك ما سماج مثل المخزن بارتان بالمخزن إما الساكن الحورش كم تيتا نمتو بس عليك ويك خراب حسب خرابك بس أبونا هنا برنج ده بندرايات باخرية شيدارة ترى كتير وش كبتو كم شيء مثلا سلكي كلوتي أكيد إذا كان كشيني بتوتي أبونا منا وأنا راسك قابل قبولني بخاردن يما قبولنا كباعك تابع عن بين نازانين كاينين بلاي باعك كاتوني كيلو تزعك أو يبين له بيمانته لحجم مادك اشتيوته وقبول ماني حتى مثلا دوشا ولا كانوا جوانا واش فاتوش حتى دوشا ولا كانوا هم تعزيه هم فاسقي باش لقلا حتى يستشتيوا نبوه تنها لبرنجكاي ايش برنجكاي وهي ترشحي باخره هيك كني یەکێک لە کۆمنتانێکە بۆم ناتوە لە بەرنامەکە باسیەوە دەکا ینی هاوڵاتێک نووسیوەتی بەتەنزەوە ئەڵێ من کاتێک کە بەشە خۆراکی مانگانە وەردەگرم دەبێت کە هەفتە بەڕێگەوە بووم بەلای بریکاری خۆراکەکەم ینی ئەڵێ پارەی ئەو خۆراکی کەوری دەگرم دووقات دەدەم بە کرێی تەکسی و حەماڵکە بۆ مێنێتە ماڵەوە ینی بۆ ڕێک ناکرێتەوە ئەمە کاک وەڵام سپاسێکم بەڕاستی خۆزگای هەموو کە زۆر بیرکرات من خۆمی کێلۆکە سالم کە چجا ئەم گرتووە بوونی منە بۆی سەپاسم کردووە وتم يعني قريب بتوان مقدرنا كان هم كان دانين بلام لو أنا مثلا مقدومان تاكوي كنا خاني شو بقول شيء من وقت بيومتي نيسك للروجي سيمرو جشنا من هاتوا من لما ينسى توزعتي ما يندم دسبك هم كان من هاتوا نيسك للسيمرو يعني نيسك لما ينشلاتوا لما ينفن جاب من هاتوا عندهم مقدواه لبرو نخلط قبل وكال لمغزان زبنته وكو بيومتي كان بزجل السماء أنا من حسبك الوابوايا هم ذاك كلاتو هم وايع بحصي خيب شال بدسي ريك جال حاولت بشات لا بريكارك بلام نقولوا شكارة سنتنا ببريك إن كان كده بحاولتي أنا لحمو قرك وكولا نك بريكارك ما دانا بوينش تكسيكري بوينش نرخي ذات البا شو عندك بريكارك تيانا يعني أولني قبل والله أشياء أو سيد دورك كتو لبازار شو ما قبل رغبتي خوي أنا لبالما الإخوة بريكارتي بو أو كراسان شو بكره لبخاتي كم بعد دول بخاتي عاش يوم روي بس بريكارك بريكارة بيوسي بابوجانية بيوسي ببارة مانغانية كشيت المالو هاي بريكارك قرصنا كيتو بأيوة كشيت المالو بريكارك كشيت هي حجداتي كينية بس بريكار ماني في أصلا فيلا في أصلا ولا شيء نايك كاك وانيا 90 دينار ده من لو بارك وريك 90 دينار بوه 90 دينار تشيكا بس في أصلا فركات شو 500 أي كيلو دكانة كي أي بيجي كهوكاري كأي شيء بيلا غلابي مثلا يعني كاتيسا مش رجعي سركوتونية ولا نقص سركوتين مثلا مثلا توشي رخنا من يلا بريكار ماني في حصة جبان رئيسين نفري طبعا القانون ما في 500 دينار والله كاك شغل شيء باشي بيخصنوا يعني بقولنا برامبر برجتني 4000 دينار ورده جريه أو زاريا سعيد قابل قبول نزداد هم كاتب بس من جارجات تحيز بنا حوصة بنجار كردو بس حوصة بنجار إيش كم جارجاري أنا بقالني من 500 دينار يعني أنا هواتي قصاي دول بجريه والله بيش ما في خويتي إجراءاتي لغلاك قبول مني حزبناني إيش حوصة بنجار زمان خاتم بريكاركيش إيش نكو قانون وكوي شامان بوش أنا قانون 500 دينار أجا هاولاتي بيشرني نقدر بهيش أي بو باش خوراك ما غانا دبيت شن والبيجيري ببي أنداماني خزان دقوري أنداماني خزان مثلا شش بين سياسة داري بري زيادة ما دري يعني أول رغبتي خوات الشيء زايبتي من قبول ماني زيادة أنا وكو بون وكو ركاري كي داري يا صايب بريم باري داري كراوة 500 دار بهالورتي أوكياس ليك مانغا دبي 500 دار هاولاتي خوراك باش خوراك 500 دار رونا
لەوە زیاتر هین ئێمەنیەوە نە یاسای ئێمە نە قانون ئێمە نە بەردامێش خۆت ئارزی خۆت اختیاری خۆت ڕوونە باسی ئەوە کرێکە تەمینی بیتاقی تەمینی جۆرە لە ڕخستنەوەی بۆ دەکرێت بەرامبەر بەوە ئەوانەی کە بوون و موچان لە 1500ەوەیە یان ئەوانەی کە بوون پلە باڵان بکرێت بە پارە یان ئەوانەی کە ئەم پارەیان لە ئاستێکدا کە توانای بژێوی ماڵ منداڵەکەی باشە لە بەرامبەر لە بەشە خۆراکی لێ ماگانی لێ وەردەگیرێتەوە ئەمە هەر قسە و دەنگۆ بوو یاخود نەخێ فعلان جێبەجێ دەکرێت بەڵام تەنها کاتەکەی ماوە خۆی بەڕاستی ئێمە چاوەڕێ وەزارەتی واسی عێراقن بەتەمان هەر کاتی باعیکەن بە ئەلکترۆنی وەکوی ئەلکترۆنی باشە تۆ کاتە هیچ جۆرە فرفێڵکتیان نامێنێ جنابەت لێرە چەند نەفەر بێنە بۆ ئیدخالەکرێت چەند نەبێت بۆ ئیدخال ناکرێت لەو کاتەش ئەمە سەبوونە من ئەو پرارەی کاڵێ ملیۆنی 500 بێت نووسا بە ئاراستەی وەزارەتەکان کرێت چکە بەڕاستی گەر وابێ هەر ئێمە وەزارەتی بازرگانی خۆمان لەوانەیە لێ 14 کەس 12 کەس مەشمولی نەکە چکە مەملە عاشمانە ملیۆن 500 بەڕژوورە هەر ئەکسەرەتمان ئەگەر وابێ ئەو کاتە وەکو ئەو کاتی ڕعیشتماعی لێتەوە تەنها ئەمێتەوە بە خەڵکە فەقیرەکە بێداتەکە برارێکی باشەوە لەگەڵەوەدان بۆ وڵایی من پێم خۆشە بەشی خۆراکی هەژاران زیاد کرێ کەم دەرەمەتەکان زیاد کرێ شتێکی باشە بەس بەڕاستەکەی خەڵکی ژێ ملیۆنی 500 بەڵام دەخلی ناوڕابەڕێەوە ئەگەر بیشی فرۆیش گوناحە بەش خێری خۆشەنی بە ملیۆن 500 بۆ ئەمە ڕاوبۆچوونی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان وەردەگیرێ یا خۆ دەمە سەربەخۆ حکوومەتی عێراقی بۆ خۆی عێراقی خۆی زەمەکان برارە چۆن دەدات ئەنجومەنی وەزیرانی خۆیان کۆبوریان کرد دیارە بەڕایکیاندا و کاتە ئەمریکا بە یاسا دێنەوە هیچ وەکو من پرسیان پێ نەکرد بۆ ئێستا شەم بابەتە باس دەکرێت یا خۆی کۆتایی پێهاتووە تایسیش بەمە ناتوو وەکو شەوکەت بن خۆراک تۆزیەکەمەوە بە زەوکو پستۆڵەش تاوازەم چەمە ناتوو نازانم کە بەدەل لەو ماوەدە خۆراکیانەی کە ئێستادا بەش دەکرێت لە ماوەی داهاتوودا هیچ بەشە خۆراکێک بە فعلی زیاد دەکرێت کاک شەوکەت چاوەڕوانەکەن ئینشاڵڵا ئەڵێ ئەگەر زیاد کرێت چییە بۆ نمونە وەڵای وانی کە پێویستی ڕۆژانی خەڵکن هاوڵاتیانە ئەوانەی کە بەڕاستەکەی لە بەردابەکان داناوە بۆ ئێمە کەوتان بقولیاتی تیابێت کۆگیسە چۆن دەکەندەوە کونیسک و فاسوان تابێت کۆمەڵە مادەکە تابێت کە ژیانی ڕۆژانی خەڵبا بڕێەوە ئەوەش کە پێم وتی شیری مناڵی ئازان تیابێت مادارێکەوە اینجا حتا دوسێ مادەکەش تیا کرد کە چای تیابێ ئەوان تیابێ ئەگەران نەکرێ وەڵایە مسپاسیانەکە دەستخۆشیان لێکردن بەڕاستەکەی جێگی دەستخۆش باشە ئەوەی کە تایبەتە بە ئارت بە تایبەتی قسێکی زۆر لەسەر ئەم ماوەدە خۆراکە دەکرێت کە هاوڵاتیان یعنی بێداویستێکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیانە کوواڵێتی و خراپی جۆرەکەی هەمیشە قسەیەکی زۆری لەسەرکراوە بۆ ئێستا هیچ گۆڕانکاریی تێدا کراوە بەراورد بە ڕابردوو کوواڵێتەکەی بەرز کراوەتەوە کاک شەوکەت یاخود ئەمە بەدەل لە ڕێکارەکانی ئەوە یان پەیوەندی بەدانەوڵی هەرێمەوە هەیە کامیانە کۆمپانیاگەداری بڕبەر تایبەتی خۆی هەیە کە پێسای دانیوەڵە ئەوان سەپرشیانەکەن لە چۆنێتی هاتیێنانەکەی و دابشکردنەکەی و اینجا کوالێتەکەی و نوعەتەکە چوە ئات کۆمەڵە مادەی پێڵێن ئەوەی کە پێزی پێڵە خۆوان کوردی ئەگەر ئەو مادان پێزیتیانە بێ نانی لێنە ئەوە ئیشی ئەوانە وەکو من ناتوانم کوردستانە بم تایم پسالە خۆیان کرد بڵێ ئادەکە چۆنی و بۆچی بکاری ئەو ئاردەیانی هەلە ناوخۆ بەرەمێدیا خۆ لە دەرەوەیەت قوربان ئەم فتری پێشوکە ئاد نەبوو گەنمی جنوبمان باتەوە لە جنوبەوە گەنمی ئوسترالیشمان باتەوە کە ئیسرات کراوە تا ئیساکەوەکو معلوماتم بیازم تا حسەیمان یەک تاوە نەبووە چکە 22 زاتم پێویستە گەنم بۆ یەک مانگ بۆ سلێمانی کەبووری ئارد بڕی ئاردەکە زان 15 تا 18 زاتەنەوازم شتێکی واکە لەبەرە تایسە تاوە نەبووە زۆری ماوە کەمادەکان بێت ئەوەش ئەگەر ویستی زۆر پرساکەی بەڕێبەری ئاردی سەر لەگەڵاکە باشە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر خەتن بۆ ئەوەی بۆ نمونە ئەگەر موادێکی خۆراکی بە کەڵگنێ یاخود کە هاتە دەستی ئێوە جۆر و کوواڵێتەکەی بۆ خواردن نەگونجاو بێت لەگەڵ گەڕانەوەی قەرەبوو دەکرێنەوە یاخود ئەوش لە حسابی خۆتان ڕۆژانە لەگەڵیانە بۆ مەسەلانە بەڵام لەگەڵەوە شاو مادانی کە خراپی دانی لیژنی تایبەتی خوانی وەرەگرن قەرەبوو ما بۆ کردوە قەرەبووەکە هەر ئێستا ڕۆژانە ئێمە وەرەگرن برنج بە تایبەت ڕۆژانە مەسەلەن لای بەعکان فەردێ دوان سیان چوار کۆکە ئەنجاوی ئاگاتە تەنێ دوتەن سێتەن ئێمە لیژنی لە سەرگینداوەکەن لە بەغا خوان نەریان بێت دەبینن ئەو کاتە بە پێی مادەکان ئەو نقصانە هەمان بقەرەبووکەن نا ڕۆژانە قوتاکەنەوەوانە بووانە باشن خراپ نین وەکو پێمتی عێراق بۆ ئەو شتانە چاکە هاوکاریشمانەکە لە مەسەلەکەنە بەڵام تەنها ئەوەی تایە کە پێمتی کاتەکەمان نە هیچ گرێک لە عێراق نیە ئەو ماوەدە خۆراکانی کە دێت بۆ هەرێم لە عێراق تەبەن لە ڕێگەی عێراقەوە دێت عێراق لە دەرەوە دەیێنێ یا خۆ لەناو خۆی دەیکڕێت شەریکەیەکە پێڵم شەریکی ئەوی سەبووی کڕیوە وازام تەنها زەیتەکەمانەگە و مالواتە لەگەڵ شەکرەکەی پێوە ئیتیحاد وازام ئێستا بۆنی ئەم شەڕی ئوکرانیای ژمادی ئەوەلیان کەم بۆتەوە نا هەموو مادەکان لە دەرەوە کرد بە تایبەت برنج گشتی لە تایلەندوانەیە کرد لە شوێنێک کە لە دەری وڵاتن اینجا ئاڵتونستا و دۆشاش گشتی لە تورکیا زۆریەت ئەو مادەکان جاران گشتی لە ئۆکرانیاوی نەهات ئەم ئەرمینالیسی نازانم بەڵام مهم
کۆمپانیایە عقدە وەزارەتی بازرگانی عێراقی کات و دابەشی ئەوستە شوێنەکە ئەو ینی ئەگەر خۆراکێک بە نمونە وەربگرین لە بەشە خۆراکی مانگانە تەنها لە یەک کۆمپانیای دیاریکرا و دێدیا خۆ جۆرەکەشی جیاوازە سا بۆ باسی چەند جۆرێک دۆشاوت کرد ئەم دۆشاوانە ینی یەک جۆرن نەخێر ئیسە مەسە بۆ نمونە لە زاخۆ شەریکەی منەفیزێ عقدیان لەگەڵا کردو چەند دۆشا و لەتکردنەوە و دیسکێنەتی زۆر کە زەیتەکەش دەنبان زۆر کەچکە زەیتی عێراق بەش ناکە دەکرد لەبەرەوە مادەکانە گۆر مەسا وەکو پێوتی دۆشای ئاڵتوسا هاتووە زێڕ هاتووە بیلباگ هاتووە ئەو جۆران هاتووە ئەم مادانە بە کاکشەوکە نابێت بە جیاوازی بۆ نمونە مادەکانێکی خۆراک وڵی خۆت و خۆت لەوەی بلباکی بۆ دەچێت بەڵامەوەی دیکان زێر بۆ ئێمە کێشە درست چکە بەچی خەڵکی لەوانەیە بڵێ بیلباکە باشتر ئاڵتوسا بەڵام من نسبەت دۆشاوەشێکی باش نەمی خراپ نییە مادەکان خراپ نییە و گەمادێکیش مەسەلە وەکو پێوتی خراپی قبولمانێت تۆزێکن باشە من هیچ کاتم نەما لە بەرنامەکە دەمەوێت دوا سەرنج و هینی خۆ لەسەر کۆیتەوەرەکە پێم بڵێ جارێکی دیکە دووبارەی دەکەمە دڵنیایی دەدەی کە بۆ نمونە بەشە خۆراکی وڵاتیان تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام دەبێت سپاس دەکەم بە بەرنامەکە من ئەوەی کە بیستمە لە وەزارەتی ئینشەڵڵا تا کۆتایی ساڵ بەردەوام دەبێت بۆ بە دڵنیای پیان دەڵێم و ئینشەڵڵا ئومێدی شوێن خۆراکان زیاتر بکرێت نەگەین چاوەڕێمەکە هەم شەژما دەبێت چاوەڕانەکە ئینشەڵڵا بەشی زیاتر بێت و ئێمە ژوو خوانە خۆراک هەچ کەس هاوکاریمان کە سپاس دەکەم لە هەچ پلۆ پۆست و سەڵاتێکایە بە تەشیدنا بە خزمەتکردی و لامان ئێمەش لە خزمەتیان هاوکاریمان کە یارمەتیما بۆی بتوانین زیاتر ئەو خۆراکی دەستی وڵاتیان هەتا لە شوێنە بە من خزمەتی خۆمەکەم لە شوێنەش دەمام هەر لە خزمەتی وڵاتیان باشە زۆر سپاس بۆ شەوکەت محەممەد بەڕێوەری کۆمپانیای خۆراک لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بە جەناب دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەمیشە بەختەوە